هەموو مزگەوتەکان کۆمەڵە کەسێکی تایە ئەوە تایبەتن بەردەوام لە مزگەوتەیان بینی ئەوە شەرەفێکە ئەوە ڕێزێکە ئەوە حورمەتێکە خوا بە هەموو کەسێکی نادا جا خۆت لە دانیشتنی مەلائیکە چونکە وەڵڵاهی هەر کەسێک لە ئێمە کۆمەڵە کەسێکمان دەناسی خوا لێیان خۆش بێ کۆڵەکەی مزگەوت بوون بەردەوام لە مزگەوت بەڵام بردیانەوە چونکە ئەهلی جمع و جەماعەت بوون هەندێک کەسیشەیە ئێستا زیندوون لە مزگەوتا بەردەوام دەیان بینی ئەوە ڕێز و حورمەتێکە خوا گەورە بە هەموو کەسێکی نادا ئەو پلەپایە تایبەتە بە کەسانێک و کە خوا خۆشیانی دەوێت جا هەوڵ بدە لەو کەسانە بکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کۆڵەکە و بە مێخ و سنگی مزگەوت ناویانی بردووە والله ئەوە شەرەفێکی زۆر گەورەیە لە دەست خۆتی مەتە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی صحیح تەرغیبە فەرمووی ئەو کەسانەی کە ئەهلی جەماعەتن نوێژەکانیان لە مزگەوتا دەکەن بە جەماعەت خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بزانە چی دەفەرمێ ئەفەرمێ ئین غابوا یەفقیدونەه کاتێک کە تۆ ئەهلی مزگەوتی لە مزگەوتێک نوێژ دەکەی هەر مزگەوتێک بێ ئەگەر دیار نەبووی لە مزگەوتەکە نەهاتی بۆ نوێژی جەماعەت خوای گەورە و میهرەبان کۆمەڵێ مەلائیکەی تەرخان کردووە ئەم مەلائیکانە دێن دەگەڕێن بە دوای تۆدا فڵان کەس باشە بۆ نەهات بۆ مزگەوت بەس هەندێک ئیمان زەعیف هەیە مەلائیکە بە دوایان ناگەڕێت چونکە هەر نایە دۆڕاوە نەکبەتە بەدبەختە بەڵام هەندێک بەڕێز هەیە هەندێک خاوەن پلەپایە هەیە لای خوا خۆشەویستن بەڕێزن وەڵڵاهی کاتێککە نوێژەکان دیار نی لە نوێژی جەماعەت نوێژی دوو نوێژ دیار نەبی یەکسەر مەلائیکە بە دوا تاگەڕێن کۆمەڵێ مەلائیکەی تایبەتن بەو ئیشە خوای گەورە و میهرەبان ئەوەندە ڕێزی لە کەسێک گەتۆ کە ئەهلی مزگەوت بڕۆ هەزارها کەسێک زە نوێژی جومعەی فەوتان و هەرگیشی پێ نییە چونکە نەکبەتە نەکبەت شەیتان مێشکی جام کردووە تۆ چیتێ گوناحت نییە تۆ ئەهلی بەهەشتی تۆ کەسێکی باشی بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم بە دوایانە دەگەڕێن ئەگەڕێن بزانم فەڵان کەس بۆ نەهاتۆ بۆ مزگەوت ئەمە شەرەفێکە ئەمە ڕێز و حورمەت و پلەپایەکە ئینسانێک بێوێ لای خوا بەڕێز بێ لە دوای ئەمەوە خۆی دەگۆڕێت بە دوادا دەگەڕێن سەیکە خوا چانێ بەڕەحمە وەڵای من کاتێک کە ئەمە دەبیستم ئەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەز بە شەرمەزاری دەکەم خوایەکی گەورە بەدەسەڵات کۆمەڵێ مەلائیکەی پاک و خاوێن و بێگوناه و تاوان تەرخان کردووە ئەگەر ئێمە نوێژێکی جەماعەت دیار نەبین بە دوامان ناگەڕێ خوایە چەند بەڕەحمی جا ئەگە پێت خۆشە خوا ئەوەندە ڕێز لێ بگرێ وەرە لە مزگەوت نوێژ کە دڵت بەسرابێ بە مزگەوتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کەسانێکی لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوادان چێن ئەو کەسانە ئەوانن دڵیان بە مزگەوتەوە پەیوەستە بەسراوە لە هەر شوێنێکن خەمی نوێژە جەماعەتەکەیانە خەمی جومعە و جەماعەتیانە هەر کاتێک دیار نەبووی تۆ ئەهلی جەماعەت بووی دڵنیا بە مەلائیکەی بەڕێز بە دوای تۆدا دەگەڕێت جا مەحروم بێبەش ئەو کەسەیە خۆی لەم پلەپایە بەرزە بێبەشکات ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو کەسەی ئەهلی جەماعەت بێ لای خوای گەورە زۆر بەڕێز و خۆشەویستە بۆی مەلائیکەی داناوە کە بە دوایە بگەڕێن خوای گەورە عالمە فڵان کەس لەکوێیە بەڵام ئەوان بە دوادا دەگەڕێن وەکو ڕێز و حورمەتێک بزانن بۆچی دیار نیت هۆکارەکەی چییە نەخۆشی کێشەت هەیە چیت هەیە تا یارمەتی دەرت بن یا ڕەبی خوا لەو کەسانەمان قبوڵ کەی کە ئەهلی جمع و جەماعەتن لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەربارەی ئەو کەسانەی کە ئەهلی مزگەوتن و ئەهلی جەماعەتن نوێژەکانیان لە مزگەوت دەکەن وەکو ئافرەتان لە ماڵەوە نوێژ ناکەن ئیلا مەگەر عوزرێکیان هەبێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم وإن مرضوهم عادوهم حەدیثەکە لە صحیح تەرغیبە ئەو کەسانەی کە ئەهلی جەماعەتن ئەگەر نەخۆش کەوتن و لە ماڵەوە کەوتن
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم مەلایکەکان سەردانیانەکەن دێن سەردانی فڵان کەسەکەن چونکە ئەهلی جوموعە و جەماعەتە لە ماڵەوە نەخۆشە بۆیە خەم مەخۆ کاتێکە لە ماڵەوەی والله خوای گەورە کۆمەڵی مەلایکەی تایبەتی داناوە ئەوەندە بەڕێزی لای خوا خوای گەورە فەرمانیان پێ دەکا چونکە وەیەفعەلوونە ما یوئمەڕون بەبێ فەرمانی خوا شتانە ناکەنەوە خوای گەورە دەفەرمێ بڕۆن سەردانی فڵان کەس بکەن ئەهلی جەماعەتە نەخۆشە لە ماڵە چەندێ خوای گەورە ئەهلی مزگەوتی خۆشەوێ چەندێ ئەهلی جومعە و جەماعەتی خۆشەوێ مەلایکەی بەڕێز دێن دوعای خێرت بۆ دەکەن سەردانیت دەکەن بەڵام تۆ نایان بینی والله خەم مەخۆ لە ماڵەوە نەخۆش بی ئەهلی جومعە و جەماعەت بی والله ئەمە بۆ هەموو کەسێک نییە بۆ ئەهلی جومعە نییە بۆ ئەهلی جومعە و جەماعەتە چونکە ئەمە تایبەتن بەو ئیشەوە سەردانیت ئەکەن دوعات بۆ ئەکەن دوعایان سەد قبوڵە هەرچی دوعایەکت بۆ بکەن سەردانیت دەکەن ئەمە بەڵگەی لەسەرەوەی ئەهلی جومعە و جەماعەت خوا زۆر خۆشی دەوێت ئەو کەسەی کە نوێژەکانی لە مزگەوتە بە جەماعەت دەکا خوا زۆر خۆشی دەوێت وە خەفەتیش لەوە مەخۆ کاتێککە تۆ نوێژەکانی لە مزگەوتە بە جەماعەت کردووە هەر کاتێ نەخۆش کەوتی یاخود سەفەرێکت کرد کۆمەڵی حەدیثی صحیحی زۆر هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسێک کە نەخۆش کەوت بەهۆی نەخۆشیەکەوە لە ماڵەوە کەوت نەیتوانی بێ مزگەوت ئیتر ئایا چەند ڕۆژێک یا هەر ناتوانێ بێت پەکی کەوت و لە ماڵەوە کەوت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ کە لە صحیح تەرغیبە کۆمەڵی ڕیوایەتی زۆر هاتووە ئەفەرمێ خوای گەورە ئەفەرمێ ئەی مەلایکەکان مەلایکەی لای ڕاست کە خێر و چاکە دەنووسی عەبدەکەی من بەهۆی نەخۆشیەوە لە ماڵەوە کەوتووە لە کاتی لەش ساغیە پێش نەخۆشیەکە چی کردووە هەمووی بۆ بنووسن 5 فەرزە مزگەوت بووە 5 فەرزەکەی بۆ بنووسن هەموو ڕۆژێ ئەوەندە قورئانی خوێندووە بۆی بنووسن ئەوەندە زیکری کردووە بۆی بنووسن ئەوەندە نوێژی کردووە بۆی بنووسن ئەوەنە سەدەقەی کردووە بۆی بنووسن هەرچیت کردبێ لە کاتی لەش ساغیە لە کاتی نەخۆشیەکەتا بۆت ئەنووسرێ سوێن بەخوا ئێستا خەڵکی ئەهلی جەماعەتە ئەهلی جومعەیە ئێستا لە ماڵەوە کەوتۆ ناتوانێ بێت خوای گەورە شیفای بدە وەڵڵاهی لەگەڵ من و تۆ فەرقی نییە چی بۆ من و تۆ دەنووسرێ بۆ ئەوش دەنووسرێ بۆیە خەم مەخۆن جا ئەگە پێت خۆشە ئەوەندە لای خوا بەڕێز بی نەخۆش بی مەلایکەی تایبەت سەردانیت بکە وەرە بۆ مزگەوت و ئەهلی جومعە و جەماعەت خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح تەرغیبە فەرمووی ئەو کەسانەی کە ئەهلی جەماعەتن نوێژەکانیان لە مزگەوتە بە جەماعەت دەکەن فەرمووی وإن كانوا في حاجة أعانوهم ئەگەر ئەو کەسی ئەهلی مزگەوتە ئیشێکی هەبێ ئیش و کارێکی هەبێ خوای گەورە کۆمەڵی مەلایکەی داناوە دەفەرمێ بڕۆن فڵان کەس ئیشێکی یارمەتی دەری بە سبحان الله بۆیە جاری وای خەڵک دەڵێ وەڵڵاهی من بە تەمانە و ئیشەکەم ئاوا ئاسان بێ هەر خوا زۆر بۆمی ئاسان کرد بەخوا باوەڕم نەکرد ئەوەندە زوو تەواو بێ ئەوە مەلایکەی خوا بە پشتیوانی خوا یارمەتی دەری تۆن خوا یارمەتی دەری تۆیە کۆمەڵی مەلایکەیشی دانا و ئیشەکانت بۆ ڕاپەڕێنن لەبەر ئەوەی تۆ ئەهلی جەماعەتی ئەمە ڕێز و حورمەتێکە خوا بە هەموو کەسێکی نادا هەوڵ بدە مسابقە بکە پێش بڕکێ بکە بۆیە لەو کەسانە بی کە ئەهلی جەماعەتن بەلا تۆ ئاسان نایە بۆ مزگەوت وەڵا پیاوچاکی وا هەبووە ئاوا کاتێک کە نوێژێکی جەماعەتی فەوتاوە وەک ئێمە ئیمان زەعیف نەبووە ئاوا دەستی گرۆ بەڕیشەوە ئاوا گریاوە کە نوێژێکی بە جەماعەت ڕۆشتووە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ نوێژێکی جەماعەتی فەوتا باخێک بوو لە پێناو خوا بەخشی ئەوان وەک ئێمە نەکبەت نەبوون وەک ئێمە ئیمان زەعیف نەبوون خۆشەویستی مزگەوت لە دڵیان نابوو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم المسجد بيت كل تقي مزگەوت ماڵی هەموو ئینسانێکی متەقیە ئەوەی بە تەقوا بێ مزگەوت و ماڵی خۆی دەزانێ جا بۆی ئینشەڵا ئەگەر پێتان خۆشە خوا یارمەتی دەرتان بێ لە کاتی هەموو ئیش و کارەکانی خۆتاندا کەسێک هەبێ بە پشتیوانی خوا چەند کەسانێک هەبێ لە مەلایکە یارمەتی دەری ئێوە بن ئیشەکانتان بۆ ڕاپەڕێنن یارمەتیتان بدەن وەرن بۆ مزگەوت ئەمە فەزڵێکی گەورەیە کە باسم کرد بە کورتی تەنها حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام پێویستە دەرزی لێ وەرگرین جا لە کۆتاییدا دەڵێم ئایا ئەو کەسانەی کە بەس جومعە دێنمە مزگەوت دوای بیستنی ئەم حەدیثە ئایا هەروەکو پێشی دەڕۆن لەم گوێ دەڕۆ لێو دەرەچێ یاخود بە خۆیان دادەچنەوە مەحروم
بێبەش ئەو کەسەیە خۆی لەم فەزلانە بێبەش کات. لە کاتێکا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەموو نوێژێکی جەماعەت خێری حەجێکی هەیە و دەیەها فەزڵی ترێکە باسم نەکردووە ئێستا باس ناکرێ کاتی خۆی باسمان کردووە بۆیە ئینشاءڵڵا لە کۆتاییدا دەڵێم وەرن بۆ مزگەوت. ئەگەر پێتان خۆشە خوا خۆشتانی بوێ ڕێستان بگرێ لە دنیا و لە قیامەت سەربەرز بن مەلایکەی خوا خزمەتی ئێوە بکەن وەرن بۆ مزگەوت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا بأهل جمعة وجماعات من قبول كي خوايا جان شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير عن كدوة. يا ربي خوايا هي مني وآرامي والله من بباريزي آخر من بخير بجيري أواني نخوش لمال ولا نخوش خانة كان. يا ربي خوايا شفاء بدي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.